صحيح بخاري هاتو فرمودك أفرمي بيغنبري خو عليه الصلاة والسلام جارشك قومك لو دو آياتي كآياتي أو آياتها تخوارك أخوائي قورا فرمي وأنذر عشيرتك الأقربين واتا إنسان بدأ بجوي هوزو تيرو قال نزيك كاني خوت أواني كشوار دوري خوتن لا خيلو لتيري خوت أفرمي هم يعني كوكر دواني وفرمي يا معشر قريش يان وشيك بمشي ويقول كرنو فرمي اشتروا أنفسكم لا أغني عنكم من الله شيئا أي قريش قوتان بكرنوا شكو دڵنیابن هیچ سوودێکم نییە بۆتان لە ڕۆژی قیامەتدا لە بەردەمی خوایە ئەوەی کە خۆی فریای خۆی نەکەوێت بەتەمای ئەوە نەبێت کە من سوودێکی پێ بگەێنم يا بني عبد مناف لا أغني عنكم من الله شيئا يا عباس بن عبد المطلب لا أغني عنك من الله شيئا يكيك بني عبد المناف هیچ سوودێکتان پێ ناگەێنم لە بەردەمی خوای لە ڕۆژی قیامەتدا بە کەڵکتان نایەم ئەی عباس مامی پێغەمبەر دڵنیابە بەکەڵکت نایم لە ڕۆژی قیامەتدا لە بەردەمی خوا يا صفية عمة رسول الله أي صفية بوري بيغمبر بكلكت نعم لا أغني عنك من الله شيئا يا فاطمة بنت محمد سليني ما شئت من مالي أي فاطمة كشي خون كشي بيغمبري خوا تشيت بارليم أويت داوي بكا الدمية بلام لا أغني عنك من الله شيئا لروجي قيامة دا هيج بكلكت نعم سودێکت پێ ناگەێنم کەڵکێکم لێ وەرناگرێت خۆت فێ خۆت نەکەویت یای بەگوێیانە بۆی کە تێبگەن ئەم دینە سیلەی ڕەحم لەم دینەدا سیلەی ڕەبت و پەیوەندی لەم دینەدا بریتیە لە دینداری و لە دەبەدەمەوەچوونی ئەم دینە قرابەت و خزمایەتی و کەسایەتی و نەسەب و حەسەب و چی و چێمانە لە لای خوای گەورە سوودێکی نییە چوە خوای گەورە فەرمێ فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون ئەو کاتەی فوکرا بە کەڕەنایە و فوکرا بە نەفخی بەسوورە نسب نامێنێت من کوڕی شێخم باوکم شێخ بووە باپیرم شێخ بووە وەچەی شێخ زادەین مەلا زادەین هەموو کەس و کارمان سەحابە بووە نەوەی سەحابە بووم لە بەردەمی ئەڵڵا تەعالە ئەمە هیچی فرسێ ناهێنێ سوودێ ناگەێنێت ئەگەر ئینسان خۆی بۆ خۆی شتێکی بۆ خۆی کۆ نەکردی بێتەوە بەم شێوەی پێغەمبەری خوا لە عەشرەتەکەی خۆی و دەست پێ کات بانگەشەیان ئەکات و بانگەوازیان ئەکات بۆی کە ئیتر بێنە پێشەوە بەتەمای ئەوە نەبن کە ئەم لە ڕۆژی قیامەتدا ئەگەر خۆیان بۆ خۆیان شتێکیان بۆ خۆیان نەکردی بێت چاوەڕێی شەفاعەتی پێغەمبەری خوا بەسەڵات و سەلامی خوا لەسەر بێت ئەمەش گەورەترین خاصیەت و تایبەتمەندێتیە کە ئەم دینەی خوا جێ ئاکاتەوە وەکو لە شەوی ڕابردووشە باسم کرد ئەم دینەی خوا بینایە لەسەر عەقیدە بینایە لەسەر عەمەل ئیمان و عەمەل شێ ئیمان و عەمەلی زۆری هەیە بغەض النەظر لەسەر ڕەنگی پێستی باڵای ئەو زبانەی کە قسەی پێکات ئەو مەنتیقەی کە لێی هاتووە ئەو نەسەب و حەسەب و پشت و قەیتیرە و قەبیلە و عەشیرەتەی کە تایەتی لای خوا هیچی کەڵکێک ناگەێنێت ئەگەر ئینسان خۆی شتێکی بۆ خۆی نەکرد بێت هیچی ئیسفادێک ناگەێنێت چکە پێغەمبەری خوا نەیتوانێت فریای دایک و باشی خۆی بکەوێت ناتوانێت فریای مامی خۆی بکەوێت لە دۆزەخا بیهێنێتە دەرەوانێ لەبەرەوە بە دڵنیایی هیچ کەسێک ناتوانێت فریای هیچ کەسێکی شکە بکەوێت ئەگەر پێغەمبەری خوا ئەوەی پێ نەکرابێ چاوەڕێی ئەوەمە بە شێخ فریات کەوێت یان مەلا فریات کەوێت یان عالمێک و زانایەک یان ئەمیرێک یان کەسێکی کە فریات کەوێت دەست بگرێت و بتپەڕێنێتەوە ڕزگارە بکات مفروض إنسان مسلمان بمشي إلى عقيدته يبقى بمشي ويبي غنبري خو عليه الصلاة والسلام دعوه بانقشوا بانقواسي خو يوردور دقيان دا قريش